سڵاوتان لەبێ گرنگترین بابەتەکانی ڕۆژنامەوانیتان پێشکەش دەکەم لە ڕۆژنامەی دەیلی سەواحی تورکی بڵاو کراوەتەوە کە لیژنەیەکی تایبەت لە ژێر چاودێری لیژنەی دادوەری پەرلەمانی تورکیا دروست دەکرێت بۆی هەڵسەنگاندن بکات بۆ هەڵگرتنی حەسانە لەسەر سەلاحەدین دەمیرتاش و ڤیگەن یۆکسەکداغ هاوسەرۆکەکانی پارتی دیموکراتی گەلان هەدەپە. میدیا تورکیەکە نووسیویەتی هەریەکە لە دەمیرتاش و یۆکسەکداغ ڕوبەڕووی ڕەخنەبوونەتەوە لە دوای لێدوانەکانیان لە کۆنگرەی جوایکی دیموکراتی کەرجەدا لە ئامد کە بەپێی بەیاننامەی کۆنگرەکە داوای ئۆتۆنۆمیان کرد لە باکووری کوردستان. دەمیرتاش لە کۆنگرەکەدا ڕایگەیاند بە تەواوی پشتیوانی لە خۆبەڕێوەبەری کورد دەکاتن لە باکوور. دەمیرتاش وتی بەو هیوایەن کە بەرپرسان ئەم بەیاننامە بۆ جارێکی تر بخوێنەوە بزانن کە بژاردەی خۆبەڕێوەبەرایەتی دەرفەتێکی زۆر گرنگە بۆ هەمووان بۆ ئەوەی پێکوە بژین. لە دوای ئەو ڕەخنانەی ڕوبەڕووی دەمیرتاش بوونەوە ڕاستەوخۆ یۆکسەکداغ ڕایگەیاند خۆبەڕێوەبەراتی مافە و ئەو وتانەی دەمیرتاش لە کۆنگرەکەدا مێژووی بوون. هەروەها لە وتارێکیدا ڕۆبێرت فیکس لە ڕۆژنامەی ئیندیپێندنت نووسیوێتی لە سێدارەدانی 47 کەس بەو شێوەیە لە سعودیە هاوشێوەی کردەوەکانی چەکدارانی داعشە و ئەمەش کارێکی زۆر جیاوازە لە سەرەتای ساڵێکی نوێدا. فیکس لەو بڕوایەدایە کە لەوانەیە ئال سعود تەنها بۆ ئەستیزازکردنی ئێران و شیعەکان لە تەواوی جیهان ئەو کارەی کردبێت بۆ ئەوەی جەنگێکی فراوانتری نەژادی بڵاو بکەنەوە سەرڕای ئەو کردوانەی داعش ئەنجامی دەدەن. فیکس باس لەو وتەیە دەکات کە دەڵێت خوێن سەردەکێشێت بۆ خوێنی زیاتر کە ئەمەش بەسەر ئەو ڕووداوەی سعودیا جێبەجێ دەبێت و بە دڵنیایەوە ئەمەش دەبێتە هۆی ڕژانی خوێنی زیاتر ئیتر خوێنی شیعە یاخود هەردووکیان بە هەمان شێوە. لە بەشێکی تری وتارەکەیدا فیکس ئاماژە بەو خۆپشاندانانە دەکات کە بە جددی دژ بە ئال سعود دەستی پێکردووە لە بەشێک لە وڵاتانی جیهان بە تایبەت لە ئێران کە بەشێک لە ڕابەرە ئاینیەکان ڕایانگاندووە لە سێدارەدانی نەمر سەردەکێشێت بۆ دوورخستنەوەی ئال سعود لە دەسەڵات. لە ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکیش بڵاو کراوەتەوە گەر ساڵی 2015 ساڵی گەیشتنی زیاتر لە ملیۆنێک کۆچبەر بووبێت بۆ خاکی ئەوروپا ئەوە 2016 دەبێتە ساڵی خۆگونجانی ئەوروپا لەگەڵ ئەو پرسە یاخود ناتوانێت سەرکەوتوو بێت و کاردانەکانی بەسەر ئەوروپا دەردەکەوێت. ڕۆژنامە ئەمریکیەکە نووسیوێتی کێشەی کۆچبەرانی یەکێتی ئەوروپای داوەش کردو و نیگەرانی ئەمنی لەو ناوچەیەدا دەستی پێکردو و ترسی تەرۆر لە ئەوروپا هەیە و دووبارە پرسی تێکەڵبوون و پێکەوەژیانی ئەو کۆچبەرانە هەیە لەگەڵ یەکێتی ئەوروپا و ئەمانەش بوونەتە پرس و بابەتی سیاسی یەکێتی ئەوروپا. ڕۆژنامەکە نووسیوێتی وڵاتانی یەکێتی ئەوروپا هاوهەڵوێستن کە لە سەرەتای ئەم ساڵەوە پێویستە سنوورێک بۆ شەپۆلی کۆچبەران دابنێن و بتوانن شەپۆلی کۆچبەران ڕێک بخەن. هەروەها لە N24 ئەڵمانیش بڵاو کراوەتەوە چین یەکەم کەشتی فڕۆکە هەڵگری دروست کردووە بە توانا و کەرەسەی بیانی. بەڵام لە ئێستادا کەشتێکی تری دروست دەکات کە هەم کەرەستە و هەم ئەندازیارەکانی چینین و تەنانەت شوێنی هەڵسانی فڕۆکەکانیش هەر دروستکراوەی چین دەبێت. کەشتیە نوێیەکە کە ناوی CV-17 لێنراوە دەتوانێت لانی کەم 40 فڕۆکەی J-15 یان هەلیکۆپتەر هەڵبگرێت. بەڵام ئەم مۆدێلە هێشتا لە ژێر چاودێریدا دەبێت و توانەکانی تاقی دەکرێنەوە لەبەر ئەوە دوای سەرکەوتنی بڕیار لەبارەی دروستکردنی بەرهەمی تر دەدرێت لەم مۆدێلە. چین بەم دوو کەشتیە دەچێتە ڕیزی وڵاتە بەهێزەکان لە ئاوە نێودوڵەتیەکان. تا ئێستاش ئەمریکا لەم بوارەدا پێشەنگە و لانی کەم 10 کەشتی فڕۆکە هەڵگری هەیە لە ئاوە نێودوڵەتیەکان. هەریەک لە هەندستان و ئیتالیاش دوو کەشتی فڕۆکە هەڵگریان هەیە. گرنگترین بابەتەکانی ڕۆژنامەوانی پێشکەشکردن بەختەوەر بن.